لە ڕۆژانی ڕابردوودا کۆماری ئەرمەنستان پێشوازی لەدایان هەزار ئەرمەنی ناوچەی ناگۆرنی قەرەباغ کرد لە دوای هەڵوەشانەوەی کۆماری ئارتساغ و کرانەوەی ڕێگەی لاچین بەرەو ئەرمەنستان کۆچی بە کۆمەڵی ئەرمەنەکانی ئەو هەرێمە دەستی پێکردووە. ئیلهام عەلێفی سەرۆکی ئازەربایجان لە دیداری شاندی ئەمریکی کە پێکاتبوو لە سامنتا پاوەری سەرۆکی ئاژانسی ئەمریکی بۆ گەشەپێدان و یوری کیمی یاریدەدەری وەزیری دەرەوە بۆ کاروباری ئەوروپا و وەراسیا و لویس بۆنۆنۆی گەورە ڕاوێژکاری دەرەوەی ئەمریکی بۆ گفتوگۆی قەوقاز ڕایگەیاند کە ئەوان بەپێی یاساکانی ئازەربایجان مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی ئەرمەنیدا دەکەن. هەروەها چاودێری بیانیش بۆ چاودێری کۆچی ئەرمەنەکان لە قەرەباغ قبوڵ دەکەن. ئەرمەنەکان کە لە ساڵی 1990ەوە سربەخۆی خۆیان ڕاگەیاندووە و جگە لە قەرەباغ 120 خاکی ئازەربایجان و 7 هەرێمی دیکەشیان داگیر کرد و نزیکە 1 ملیۆن ئازەریان ئاوارە کرد، بڕوا بە بەڵێنەکانی حکوومەتی باکۆ ناکەن و لە تۆڵەسەندنەوە دەترسن. بە تایبەتی ئازەربایجان ڕایگەیاندووە ئەوانەی هەڵاوێردووە کە تاوانبارن و لە خوێن ڕشتندا بەشداریان کردووە. هەر لەو بارەیەوە ڕایانگەیاند کە سەرۆکی پێشووی حکوومەتی ئارتساغ ڕۆبین کارلینی فاردانیانیان لە کاتی کۆچی بەرەو ئەرمەنستان دەستگیر کردووە. 2022 ilin sentyabr ayında بۆیە نیکۆل پاشینیانی سەرۆک وەزیرانی ئەرمەنستان ڕایگەیاند کە ئەرمەنەکانی هەرێمی قەرەباغ کە نزیکەی 120,000 کەسن هەمویان کۆچ دەکەن. توێژەری سیاسی بۆریس ناڤاساردیان بە ئاژانسی فرانس پرێزی ڕاگەیاند ئەرمەنستان داهاتی پێویستی لە بەردەستا نییە بۆ بەڕێوەبردننی کێشەی کۆچبەران و بەبێ یارمەتی دەرەوە ئەوەی پێناکرێت. ساڤاردیان وای دەبینێت کە ئەو ڕووداوە ئاکامی خراپی دەبێت لەسەر دۆخی سیاسی و باگراوندی ناڕەزایی گشتی، چونکە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یاریڤانی پایتەخت خۆپیشاندانی گەورە لە دژی سەرۆکوەزیران ڕێکخراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئازەربایجان. لەگەڵ جوڵەی وڵاتانی خۆراوە لەبارەی دۆخی قەرەباغەوە سێرگی لاڤرۆڤی وەزیری دەرەوەی رووسیا هۆشداریدایە سەرکردەکانی ئەرمەنستان کە پشت بە ئەمریکا دەبەستن پێی ڕاگەیاندن سەیری ئەو وڵاتانە بکەن کە چوونەتە ژێر ڕکێفی ئەمریکا و بزانن حاڵیان چۆنە. لاڤرۆڤ لە دیمانەی لەگەڵ ئاژانسی تاسی رووسیدا ڕایگەیاند لەلایەنی مێژووی و جیۆسیاسیەوە مەحاڵە رووسیا بەرژەوەندیەکانی لە باشووری قەوقاز لەدەست بدات. ئەووتی هەندێ لە سیاسیەکان لە یاریڤان لەوانەش نیکۆل پاشینیان دەیانەوێت ئەرمەنستان پەیوەندیەکانی لەگەڵ رووسیادا لەدەست بدات و هاوڕێی نوێ پەیدا بکەن. ئێمە پێیان دەڵێن ئەگەر پشت بە ئەمریکا ببەستن چاکوایە سەیری مێژووی نوێ بکەن کە چۆن واشنتۆن ئەو وڵاتانەی پاراستووە کە چوونەتە ژێر باڵیەوە. شانی باسە تا ئەمڕۆژ رووسیا بە 5 ملیار دۆلار گەورەترین وەبەرهێنانی لە ئەرمەنستان و خاوەنی 2000 سەربازی ئاشتی پارێزیشە لەو وڵاتەدا.